الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إن إلى ربك الرجعى أرأيت الذي ينهى عبدا إذا صلى أرأيت إن كان على الهدى أو أمر بالتقوى أرأيت إن كذب وتولى ألم يعلم بأن الله يرى كلا لئن لم ينته لنسفعا بالناصية ناصية كاذبة خاطئة فليدع ناديه سندع الزبانية كلا لا تطعه واسجد واقترب. بەناوی خوای گەورە و میهرەبان میوانانی بەڕێز ئامادەبوانی نوێمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەڕێزان هەر لە دادوەران مامۆسایانی زانکۆ هەروەها لە دەرچوانی زانکۆمان لە خوێنکاران هەمووانەی لێرە ئامادەن بە خێراتنی هەموو لایەکتانەکەین. کۆنفرانسی نوێمینی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بڕیاروا بوو لە کەمپەس ئەنجام بدرێت بەڵام بە هۆکاری تەندروستی و لەبەر ڕێزگرتنی ئەو ڕێنمایانە و لە پێناو پاراستنی تەندروستی هەموواندا بڕیاردرا کە کۆنفرانسەکە بە شێوازی ئۆنلاین بکرێت. بەڕێزان ئەم کۆنفرانسە کە لەژێر ناونیشانی دەرکەوتەکانی کەموکوڕی و هەڵاوسان لە یاساکاندا لە کاتی خۆیان کە ئەعلان کرا کۆمەڵێک توێژنەوە نێردرا بۆ لیژنەی زانستی کۆنفرانس و پاش هەڵسەنگاندنی توێژینەوەکان کۆمەڵێک توێژینەوە پەسەند کراوە لەم کۆنفرانسەداوە لەم سێ ڕۆژەدا کە دێت پێشکەشەکەین. بێگومان ئەم بابەتە بابەتێکی گرنگە و پەیوەندی بە بابەتی تەشریعات و بابەتیەوە یەک کۆمەڵی بابەتەیە لە کۆمەلگادا پێویستی بە یاسا هەیە و هەندێک بابەتەیە بێگومان هەڵاوسانەیە لە یاساکاندا بابەتێکی وردی زانستیە. سوپاسی ئامادەبوونی ئەوە کەین جارێکتریەوە هیوادارین هەموو لە بەختەوەر بن و سوودمەند بن لەگەڵ ئەو پەیپەر و ئەو توێژنەوانەی کە لەم کۆنفرانسەدا پێشکەشەکرێت. دەمەوێت لێرەداوە بڵێم زۆر سوپاسی بەڕێز خاوەنی زانکۆ جەنابی دکتۆر عەلی قەرەداغی دەکەم کە بەردەوام پاڵپشتی زانکۆ دەکات بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی و بۆ ئەنجامدانی کاری زانستی. هەروەها زۆر سوپاسی بەڕێز سەرۆکی زانکۆ دکتۆر مەریوان ئەحمەدڕەشید دەکەم کە هەمیشە پاڵپشت بوو بۆ ئەم کۆنفرانسە و هەر کۆنفرانسێکی تر کە ئەنجاممانداوە جارێکتر بە خێراتنی ئێوەی بەڕێزەکەم و داوای لێبوردنەکەم کە لە چوارچەوەی پرۆسەی کۆنفرانسەکەدا ئەگەر بێت و هەر کەم و کورتەیەک بێتەکایەوە یا خود ڕووبدا. جارێکتر بەخێر بێن و سواسانەکەم. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئامادەبوانی بەڕێزی نوێمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی زانکۆی گەشەپێدانی مرۆیی سەرەتا بەناوی خۆم و ئەندامانی ئەنجومەن و مامۆستایان و سەرجەم کارمەندان و قوتابیان و خوێندکارانەوانێ پیرۆزبایی لە هەموو لایەک دەکەم بۆ ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە. هەروەها ڕێز و سڵاوی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی سەرۆکی ئەنجومەنی ئەمیندایەتی زانکۆ و خاوەنی زانکۆ بەڕێستان ڕادەگەێنم. ئازیزان، زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەر لە سەرەتای دامەزراندنەوە لەلایەن بەڕێز خاوەنی زانکۆ بۆ شێوە ئاراستەکراوە کە بتوانێت خزمەتێکی ئەکادیمی و زانستی ئەو تۆ بکە ڕەنگدانەوەی لە خزمەتکردنی ئەم بوارەدا لە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان هەبێت. ئازیزان، بۆیە هەر لە سەرەتاوە زانکۆ بە نوێگەریەکی تەواو دەستی پێکردووە و توانیوێتی داهێنان لە کارەکانیدا بە ئەنجام بگەێنێت. بۆ نمونە زانکۆی گەشەپێدانی مرۆیی یەکەم زانکۆ بووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش کە توانیوێتی سیستەمی بۆڵۆنا پرۆسێس جێبەجێ بکات کە لە ڕاستیدا ئەم سیستەمە سیستەمێکی ئەوروپی پێشکەوتووە. زانکۆ توانیوێتی بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەم کارە بە ئەنجام بگەێنێت. هەروەها زانکۆ توانیوێتی لە ڕیزبەندیە جیهانیەکاندا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش بچێت. بۆیە ئەگەر بێت و باز لە ڕیزبەندی وێبەمەتریکس بکرێ کە چەند ڕۆژێک لەمە پێش بە ئەنجام گەیشت، زانکۆ لەسەر ئاستی زانکۆ تایبەتەکانی
هەرێمی کوردستان و عێراق توانی پلەی یەکەم بەدەست بهێنێت. هەروەها لەسەر ئاستی زانکۆ تایبەت و زانکۆ حکومیەکانی هەرێمی کوردستان توانی پلەی سێهەم بەدەست بێنێ. لەسەر ئاستی زانکۆ تایبەت و حکومیەکانی سەرجەم عێراق توانی پلەی سیانزەهەم بەدەست بێنێت. کەواتە ئەمە ڕەنگدانەوەی ئەو کارە گەورانەیە کە لە زانکۆدا بەبەردەوام بە ئەنجام دەگات. هەروەها بەڕێزان ئەگەر بێت و باز لە کۆنفرانس و وەرکشۆپ و سیمینار و سمپزیۆم و هەروەها کارە چالاکی زانستیەکانی تر بێت، زانکۆ بەبەردەوام چەندین ساڵە و ڕۆژانە ئەتوانم بڵێم کاری زانستی بە ئەنجام دەگەێنێت. ئەمە سەرڕای ئەوەی کە زانکۆ توانیوێتی لە چالاکی نێودەوڵەتەکانە کاری باش بە ئەنجام گەێنێت. بۆ نمونە لە ئێراسمەس پڵەسا دوو خوێندکاری زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە کۆلێجی زانست توانیان پلەیەکی باڵا بەدەست بهێنن لە بەشداریکردنیان لەو پرۆسەیەدا کە بۆ ماوەی 10 ساڵە ئەو پلە باڵایە لەلایەن هیچ خوێندکار و قوتابیەکەەوە لەسەر ئاستی جیهان بەدەست نەهاتووە. هەروەها زانکۆ لە پاڵ پرۆسەی خوێندن و سەرکەوتنی لەو بوارەدا توانیوێتی چالاکیە کولتوری و هوەری و وەرزشیەکان بە ئەنجام بگەێنێت. ئەمە سەرڕای ئەوەی توانیوێتی لە ڕێگای کۆلێجەکانەوانێ بتوانێت ئەم زانکۆیە خۆی گرێ بدات بە بازاڕی کارەوانێ. ئەمەش کارێکی گەورەیە لە خزمەتکردنی کۆمەلگاکەمانە. بۆیە ئەم سیمینار و ئەم کۆڕ و کۆبوونەوە زانستیانش گەرنجی خۆیان هەیە تاوەکو بتوانین لە ڕێگەی ئەم جۆرە کۆنفرانسانەوانێ ئەو بابەتە بوروژێنین کە ئەمڕۆ هەرێمی کوردستان هەمومان پێویستمان پێیەتی بە توێژینەوەی زانستی بە لێکۆڵینەوەی زانستی چارڕێگا بدۆزینەوانێ تاوەکو کوردستانمان گەشاوە بێت. هەر سەرکەوتوو بن جایتر پیرۆزبایی لە ئێوەی بەڕێز دەکەم، دەستخۆشی لە لیژنەی ئامادەکاری دەکەم بۆ ئامادەکردنی ئەم کۆنفرانسە بەم شێوە زانستی ڕێک و پێکە هەموو لایەک سەرکەوتوو بن.